گوێگران و بیسەرانی ڕادیۆی گەڕیان سڵاوتان لێبێ. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ شەکان زۆر جارەوە بەڕێکەوت دەبێ بەرنامەیەکی نوێی بەزمەکانی گەڕیان. من خۆم زۆر دەمێکە تا مەزرۆ و سەوداسەریەوەم کە کاکە هەرێی ماملێ لە نزیکەوە جارێکتر بە دیداری شادمەوە. ئەمڕۆی تر بە دیداری شادم زۆر خۆشحاڵم کە کاکەرێم گیان بە خێراتن دەکەم. بەڕاستیە چەنە کاکە هەرێم بۆ کارێکی ترم ڕووی کرد بۆ سلێمانی، بەڵام من لێ نەگەڕام و وەکو پێم وتم من زۆر دەمێکە چاوەڕانیەوەم کەوا بتوانم لە نزیکەوە بە خزمەتە بگەم، خزمەتێکی ئەو دەنگە ڕەسەنە بکەین لەبەرەوەی کاکە هەرێم هەمیشەوە مکات لە لایڤەکانی خۆیەوە خزمەتێکی جوان بە هونەری ماملەیە کات کە بەڕاستی جێگەی شانازیە. لەبەرەوە ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە بتوانین لە لایڤێکە لە بەرنامەیەکی نوێی بەزمەکانی گەڕیانە گوێبیستی ئەو دەنگە زوڵاڵی کاکە هەرێم بن بۆ خۆشەویستانی کە تا ئێستا کاکە هەرێمیان نەناسیوە، چکە بەداخەوە ئەوانەی کاوا دەنگ خۆش و دەنگ زوڵاڵن زۆر جار کەمترین لە ناو خەڵکان ناسراون بەهۆی دەرفەتی وایان نەبووە کە دەرکەون لە میدیاکانەوە. لەبەرەوە ئەمڕۆ خۆشحاڵم کاکە هەرێم. کاکە کوڕی خۆتە؟ ناوی چییە؟ کاکە ئەم باوکو کوڕە هونەرمەندە خۆشەویستە. کاکە هەرێم بەدەر لەوەی کە دەنگخۆشێکی دەنگزوڵاڵە ژەنیارێکی بەتوانای ئامێری جنبوشیشە. هەموو کات زۆر جار پێویستی بە کەس نابێ، هەر خۆی و ئەو کوڕە نازارەی و لە ماڵەوە دانیشتن لایڤەکانەکەنەوە دڵی ئەمە خۆشەکەن. هیوادارم ئەمڕۆ توانین بەیەکەوە چەند گۆرانی و بەستەیەکی ماملێ پێشکەش بکەین.
سرخي زمان قسم عليت
ود الشمس السمي بمرمي بمرم بزي وانا بزي اي خدا اي مصري دم خوش بي طبعا من داوي لبرنا كما هو تحويلهم كرب دويك بس والله ما عمليه روحي شاد بك كاسس قراني كان ايتر ناتو الا بيدور رجع هر حز بروي برو بهاشتكين ما عمليه بروي او بهاشتي كبر لقراني جوان من جاريتي الى ما زور كم سيره ك لهنرا او هي او دنا خوشه او دنا زلالا يعني حساب ولا راجعنا كان زوترين دركوتني هو براسي بناحه او راجعنا دنا خوش وهنا لقل رزبه كاصلا هيك مناسبات هنري ثانيه ام كره جنيري شي بتواني اميري جنبوش يعني خوي باشترين جنياره باشترين موسيقيه وهروها اوكرا نازارش وتا باشترين جنيري زربه امانه هنري مليون باراستو او دنا جوانانا هیوادارم خەڵک دەنگی خۆش و ناخۆش یەک جا بکاتەوە وەکو هاوڕێی هونەرمەندە میدیا حسێن شعرێکی زۆر جوان هەیە ئەڵێ دڵ لە زەمانێک دێشێ نەزانە باتە پێشێ زێڕی من و زیوی ئەو بە یەک قەپانە کێش یعنی خەڵک وای لاتەوە فەرقی بینی زێر و زیو ناکا بەداخەوە یعنی فەرقی بینی مامۆستا میدیا بەڕاستی شاعرێکی زۆر بەتوانەیە حەزەکە بزانی ئەنی ئەو زێڕێکی ئێستا لە پەنای منەوە دانیشتووە لای بن گەوهەرێکی جوانە لە ناو دنیای هونەری کوردیا ئەو دەنگە خۆشە هیوادارم بەیاخی پێبیرێ ئەمڕۆ بەداخەوە بە تایبەتی بۆ بەرنامە ناتوو بەخوا من زۆرم لێ کردو شتەکە یعنی کتوپڕە بەڵام هیوادارم ڕۆژێک پێمان ڕازی بێ من یەک گروپی زۆر جوانی بۆدانم لێرە لە زەڕ بوو لە سنتور و لە جۆزە و کەمانچە و تار و بۆ ئەو دەنگا تۆمارکەین ڕیکۆرد بێت لە ئەرشیڤەکانی ڕادیۆی گەڕانە کە شانازی پێوەکەم زۆر سپاس کاکەریم جان هیوادارم بێبەشمان نەکەی ئەچەنە وەکو خۆشە باسی کرد ئەوە کۆبەڵی هاوڕێی خۆشەویست ئەگە فریارەکەەوە من کۆمنتەکان بخوێنمەوە بە زەوناڵم هونەرمەندی دێرین لە گەرمیانەوە کاکەمە جززیرە گەڵە تەنسیق و ئیدارێکی زۆر جوانە لەگەڵ نەغمەی دەنگێکی بەسۆز و ڕاستەنی کوردی کاکە میرا قەراغی لە ئەولێرەوە هاوڕێی هەمیشەیی بەرنامەکەمان کاک میران گیان چاو ماجەکەم سپاس دەکەم چینە لای میلەدێکی خۆشی تر نازانم جاخۆ میلەدەکانی ماملێ ئەمەنە خۆشە وەڵا پێیان ناسەنێ مەقام بەسەر چاو
خالوي خايم وين خاين دلم زيرك وكسم هري نايدم بتاي على وين نايزري جيان نمداي وبكايا زي نمداي وبكايا كازا خالي كسماي هري ايتوتي ناي ازري جيان ساوي كم دي وفيري قرماي كسماي أري ناو قرمت سير ناي أدري جيان باقي اي دسقوي زانيم ديالجيريم باقي اي دسقوي زانيم ديالجيريم في زياد كري كسماي اري فشاري فيني
و دەنگە خۆشەوە بم دەم خۆش دەست خۆش دیارە زۆر لە خۆشەویستان هەر بە تەواوی لەگەڵ میلۆدیەکانە ڕۆچوون هونەر شەمێرانی کە خۆی هونەرمەندێکی خۆشەویستە لە دەربەنیخانەوە دەست و چاوتان خۆش بێ کاک دەنجی و ئازیزەش خۆش بێت هیوادارم بەردەوام بێت بەڕاستی ماملێ قوتابخانەیە ماملێ قوتابخانە گەورەیە کە ئەتوان بڵم حتا دنیا هەر لە ئەکادیمیەکەی بخوێنیتەوە نابێت نازم پێنجێنی هونەرمەند لە شارە زوورەوە ئەڵێ دەستان خۆش بێ دەست خۆش کاکە نازم جان کاکە نازمش گۆرانی لێرە میوان بوو لەم بەرنامەیە هەفتەی ڕابردوو لێرە بوو گۆرانی حەسەن زیرەک زۆر خۆشەڵێت و چەندین گۆرانی میلیش کاک ئەحمەد خۆشناوەتی لەو لێرەوە ئاوڕێ هەمیشەی بەرنامەکە لەستا و ڕێز و خۆشەویستیم بۆ کارمەندایان ڕادیۆ جوانەکەی گەڕیان بەتایبێت کاکزای عەزیز بە خێراتی میوانە بەڕێزەکان یەکەم سوپاس دەکەم بەناوی ئەوانشەوە کاک کاظم سیاجوێزی هونەرمەند و خۆشەویست هەمیان هونەرمەندنەوە دونایم بە تۆ خۆش ئەڵێ دەستان خۆش بێ زۆر سوپاس دەکەم کاک دڵشاد تۆفیق ئەڵێ دەستان خۆش بێ ئەزمنێک میلۆدی ماملێ هەیە خوا گادارەوە خۆم لە دڵەوە تەمەنامە کرد کاکەرێم ببینم لە نزیکەوە تەکلیفی لێ بکەم بزانم ئەتوانێمەوە بۆ بڵێ سەوزام ڕۆی و أكشر بهاي تدمرين غدير وبقريم أكشر بهاي تدمرين غدير وبقريم أنا لم درواي كسماي وأي أرياي وأشي عزيم ناي ومن
یا خۆ دەنگە خۆش بێ بەڕاستی وەکو باسم کرد بەخوا زۆرم لە کاکاریم کرد بۆ ئیشێکی تر هاتە بکە زۆر دوورە لە گۆرانی وەسیقاوە بەڵام من لێ نەگەڕام چکە زۆر دەمێکە تا مەزرویم باوەڕ بکە چۆن ڕاوچێکی گەڕێ ڕێ بکات لەو خواخوا بوو کاکاریم چەند جار جواب بۆ نەردوو بەڕام بەداخەوە کەوتۆتە هەولێر ئێستا دوور بوو لێمانەوە دەرفەت نابوو ژیان و نە قورسە لەدی خۆ لە کەرەنتینە و کۆرۆنا و هاتوچۆ قەدەغە بوو نەمانەتوانین زووتر بە خزمەتی بگەم بەڵام ئەوە خۆشەویستانی کە زۆر زۆر تامەزرۆی دەنگین ئەمڕۆ هەمووی خۆشبەختانە یا هونەرمەندن یا هونەردۆستن زۆربیان هونەرمەندی ناودارن کاک نیاز شەیدا لە هۆڵنداوە هونەرمەندی خۆشەویست و هونەرمەندی دێرین زۆر زۆر پێی خۆش بووە زۆر دەستخۆشیە کات ئەڵە چاوتە مازەکەم چاو مازەکەین بە قوربانم کاک ئەحمەد خۆشناوەتی جارێکی لەو لێرە ئەو دەنگەی نەرزێت کاک نیاز شەیدا لە هەر شاد بن کاک هونەر شەمێرانی هونەرمەند ڕکات زامیلۆدەکە عمەری عەبدی بڵێ هەی ناکەم ناکەم بەو خۆیان خۆم هەر شێتی و هەی ناکەم ناکەم بەڵام ڕوون نایێت لەو زاتەکەی کە هەرێم بکەم بەڵام هەر محاولاکەین ئەگەر دەزنە بەڕوومانەوە کاک کامیتایرە ساوتان لێ بێ یا خۆماندوو لە بن چاوتە ماجەکەین کاک زاجان ڕێزمانەیە بۆ جەناب کاک کامیجان وەڵای ئەو ناکەم ناکەمە لەم شەوانەیە بە سوڵفەی یەک پارچی کۆپلەیەکمان دەست کەوتووە یەک کۆپلێ ینی نیوەی هونەرمەندانی سەودا و سەوداسە کردو عمەری عەبدی بە دەنگێکی زۆر مهمەتی بەداخەوە نازان بۆ تەواوی نەکرد بەداخەوە تەواوی نەکرد چۆ یەک کۆپلەوی تۆ بەس بۆی خەفەتمان باتێ لەبەرەوە جەناب بەشەمەمان تەواو کەی دەنگی هەر ئەو بەرزنی بۆ تۆ
بەڕاستی من لای خۆمەوە زۆر مەمنونم چکە ئەمڕۆ هەم دڵی منی خۆش کردم دڵی گوێگرانی ڕادیۆی گەڕان کە ئێستا لەناو ئەوەی کە لەسەر شەپۆری FM ئێستا 94.1 ئەمان بیستێ لەناو ڕادیۆکانە ئێستا بەڕاستی دڵنیام تۆ ئاوپژێنێکی ڕۆحی هەمویانە کردووە کە خەڵک هەمووی ماندووە بەدەست نەبوونی و بێموچەیی و قوڕبەسەری و نەهامەتی و کۆرۆنا و ئەو تا تۆ لەگەڵ نەخۆش هاتووی هەمووی نەخۆشی و بەڕاستی هیوادارم خۆی گەورە یعنی دڵی هەموو لای خۆش بکە ئێمەی هونەرمەندان هەرۆمە لەدەستێ لە ڕێگەی ئێسام ڕادیۆ و ڕادیۆی گەڕیان دڵیەوە خۆش بکەین ئەوش باوکاری چیە باوکاری ئەم خۆشەویستانە ئەم هونەرمەندە خۆشەویست و خۆنەویستانە بەڵام من هیچم نەماوە بەڵام پێم وا بێ کە ماملێ چیتە سەر ماملێ گوناحمانەگە گەر هەماوێنێک نەڵێین لەبەرەوە ئەواکەین بە دیاری بەرنامە گەر کاکە هەرێم یارمەتیم بات من زۆر مەمنونم زۆرم پێ خۆش بکە توانیم ئەو دەنگە ڕیکۆرد بکەین بوو بە ئەرشیفێک بۆ ڕادیۆکەمان من لێوە تەکلیفم لێ کە جابەجای لایڤەکانی ئەوم لێرە بڵاوە کردەوە ئەگەر هەماوێنێک بڵێن و ئەگەر هیچی ماوە تۆ خۆت بە جۆگرانی بڵێ یا بەبیسەران بە هەوادارانی خۆت من هەرێمی مام لە شارە جوانەکەی هەولێر هاتووم لەگەن نەخۆش هاتوومەوە ماوە ئەزڕۆڵە یاخوا بەخێر بهێ لە هەولێرەوە تا ئێرە کاکە هەرێم گیان کاکە هەرێم و کاکە ساپی شەریفیش لێوە بزان مەر مابلێ ئەڵێن ئەوانە دڵم خۆشەکەن ئەنی بەڕاستی ئەوانە کە دڵم خۆشەکەن ئەو کەسانن شوێن کەوتوانی مابلێ لە قەڵازێش کاکە عەزیزی مابلێ و چەندین خۆشەویستی تر هەیە من دەستخۆشیتان یەکەم هیوادارم ئەو قوتابخانەی مابلێ هەمیشە گەشەوە بێت ئەگەرم گۆرانێمە پێشکەش کە دوای ئەوە بەرنامەیەم ڕۆی بەزمەکانی گەڕیان کۆتاییە تا بەرنامەیەک تر بەخواتان ئەسپێرم ئەمە دیاری بەرنامەیە و دەستخۆشیدا ئەو برازا خۆشەویستە مەکەن بۆ ئەو زەربەزە کاکادی خۆشەویست و سواس بۆ کاکارێم هەر لاولێرەوە تایرە بە خێراتنیەکەم جارێک سەر
هاتي كتيارك مكسيري ساقي جين هاتي كتيارك مكسيري ساقي جين جاني رقصاير واني قاير يضي أجنوتين هرك فوي شوف راش كوتم دكوتيار هرك فوي شوف راش كوتم دكوتيار جيجلك نفرين شنك كعبة دين کاکەلوستی باڵەبان نووسێتی کاکەلۆز ئەڵە سڵاوتان لێ بێ ڕۆژ ڕۆژ ئەڵا لەو دەنگا منژڵم سڵاو لەو دەنگا ئەڵا لەو دەنگا دەست خۆش کاکە ئەحمە خۆشناوەتی جایەتی لەو لێرەوە کاکنیا شەیداڵە گیان گیان دەنگی خۆش بێ سەرکەوتوو بین کاکەنیات ئەمانە من قەدری زێر ڕای زەڕەنگەرە هەمویان خۆیان زەڕەنگەر بوون خۆیان هونەرمەند بوون بە پێچەوانەوە باوەڕ بێ من بە 2 ساعتی تریش تێرە دەنگە ناخۆم هیوادارم ڕۆژێکمان پێ ببەخشی ڕۆژێکی تر بە دڵێکی خۆشەوە بەبێ نەخۆشی
بەخۆشی و بگەڕێتەوە وەلامان و بەرنامێکی زۆر تایبەتێک و باسم کرد بە کامل مۆسیقا و بۆ جێبەجێ بکەین. من زۆر سپاسی گوێگرانی ڕادیۆ گەڕیانەکەم کە تا ئێستا لەگەڵمانمانەوە ئەو خۆشەویستانەی و کۆمنتە جوانانیان نووسی ئەو هونەرمەندە خۆشەویستانە ئەو ئازانە حتا بەرنامەی تری بەزمەکانی گەڕیان بەخواتان ئەسپێرم. سپاس بۆ کاکە هادی و بۆ کاکە هەرێم. چاوتان ماچەکەم.